بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت. من کامەران حاجی عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەری دووەممان تایبەت دەبێت بە چەند دۆسەیەکی تایبەت بە پارێزگای هەولێر، لەوانە دۆسەی سیاسی، ئابووری کۆمەڵاتی و هەروەها چەند دۆسەیەکی دیکە. تەوەری یەکەمیشمان تایبەتە بە ناوچەکانی کوردستانی، ناوچە کوردستانیەکانی ئیدارەی هەرێمی کوردستان کە دوای داعش قسە و باسی زۆر لەسەر دەکرێت، بێگومان کە وەزیری ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان لە ماوەی 2 مانگدا سەردانی شاری کەرکووکی کردووە. بۆ قسەکردن لەسەر ئەم ژارەش میوانداری بەڕێز نەسڕەدین سندی وەزیری ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانمان کردووە. بەڕێز نەسڕەدین بەخێربێت بۆ کوردستان 24. سڵامەت بنیش. ئێوە لە ماوەی 2 مانگدا سەردانی کەرکووکتان کرد و لەگەڵ ژمارەیەک لە بەرپرسانی حەزب و لایەنە سیاسیەکان دیدار و کۆبوونەوەتان ساز کرد. ئامانجتان لەم سەردانانە چی بوو؟ ناوی خدای مەزن سوپاسیەوەتکین و دەستخۆشی بەرنامەوەتکین و هەروەسا سڵاف مێتین بۆ بینەرین کوردستان 24. بڕاستی دوماهێک دانیشتنا دەستێمە کو ئەنجومەنی دەستێ وسا بریار هاتە دانێک و سەردانا کەرکووکێ بێتەکردنێ و هەمی لایەنێن سیاسی بێنە دیتنێ. لەوە هەفتیا بووریدا مەجموعەک سەردانا کرد و هەروەسا ئەڤ ڕۆژی مە حزبین کوردستانی مە خلاصکردن تقریبەن مەسەردانە هەمیا کردن. شەکە طبیعیە و کەرکووک و ناوچێندین کوردستانی ژەرەوەی ئیدارە هەرێمێ تووشی هەلامەتەکە مەزم بووین، نەهامەتەکە مەزم بووینە شقیبەلێ حزبا بەعسا شناوچووی لەوە پێویستی ئێحتیمامەکە مهمە. مەفرۆز بە دوماهیکە 2007 با چارەسەرکردنا و ناوچە دوماهیک هاتبە. بەلێ بێژم بەداخەوە حکوومەتە مەرکەزی نەهاتە سەرخەتی بۆ وی بوارێ هەنێک و ئەف ناوچێن هەنێ بێنە ئێکلاکردنەوە. تایبەتی 4 ساڵی دوماهیکە مالکی و ئەوە 2 ساڵ بوورین پترش هاتنە حەیدەر عوبادیژس وەک سەرۆک وەزیرên عێراقێ وسا دیارە البەرنینن بین سەرخەتیک و وەزعی ڤان ناوچێت هەنێ بەرە و ئاساییکردن و بچت و بەرە و هەندێ و بچت و یعنی چاریەک بێتە دیتنێ بوو. ئێوە چما تەنێ دەگەل حەزب و لایەنە سیاسەکانی کوردستان دیدار و کۆمبوون چێکردن؟ چمان دەگەل عەرەب تورکمان کۆمبوون چێ نەکردن؟ مەش حزبین کوردستانی دەست پێکردن و ئەم گوهداریە حزبین کوردستانی بکەن بیر و بوو چۆنێتوان چنە چ بێتەکردنێ بۆ کەرکووکێ چ پێنگاو بێ ناوێتنێ چ پشتنیار هەنە مەش حزبین کوردستانی دەست پێکردن و داهاتوودا دێ حزبێن دیژی تورکمانی و یەت عەرەباجی دەبینین. لە سەرەتای ساڵی زاینی ڕابردووەوە سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بارزانی لە بەیاننامەیەکدا ڕایگەیان کە دەبێ لەمە و دووە ئامادەکاری بکرێت بۆ ڕاپرسی لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان. لە ڕووی پراکتیکیەوە ئێوە هیچ هەنگاوێکتان ناوە؟ حتا نوگە چ تشتێ فەرمی بوومە نەهاتنە دوی بوارێ هەنێدا بەس ئەمژی داخوازێتکن هەندی زیترە ریفراندوم الوان ناوچە بێتەکردنێ و وەزعی ڤان ناوچە بەرە و چارەسەریەکەوە بچێت. چما دەبێژن ینی بزووی؟ یعنی لەبەر چ دەڵێن دەبی بە زووترین کات ئەو ناوچانە ینی هەوڵ بدرێت بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان؟ مەترسی هەیە مەبەستم؟ ئەوەلێکی دیڤان بێژن کۆنتڕۆلکردنا پێشمەرگەی بۆ ڤان ناوچێت هەنێ سمعەتەکە باش بۆ هەرێما کوردستانی پەیداکردی ڤان ناوچێت هەنێ بی ئەگەرە هەندێ ئەو جهێم پێشمەرگەی کۆنتڕۆل کردی خەلک شعورێ ئێمناهیت کرد ڕەحەتیت کرد عەکسا ئەگەر هەندێک هێزیدی ڤان ناوچێتی هەبن یا بی ئەگەرە هەندێ و وەزعی هەندێک ناوچەی هاتی تێکدانێ خەلکی هاتی کوشتنێ خەلکی هاتی دیرێ خستنێ خەلکی ڕەویش مەترسیش بەر حاڵێخوا لەوە ئەمە دوینن هەندی زیترە باشترە شعالێکی بە شعالێکی دیڤە حتا کەنگی خەلکی مە چاوەڕێ ئەوی بابەتی هەنێ بێت. یعنی خەلکی مەلڤان ناوچە نزانت نەب سەر هەرێما کوردستانی وەیە نەب سەر حکوومەتە مەرکەزی وەیە یعنی وەزعی وان الڤان ناوچە وەزعێکی نەخۆشدانن. خەڵک چ دەبێژن یعنی دەخوازن بەگەڕنە سەر هەرێمی کوردستان؟ طبعا تشتا دڵخۆش بوومە کەرکووکێ هەمی حزبین کوردستانی ئێکدەنگن دوی بوارێ هەنێدا هەمی حزبین کوردستانی گەل هەندێنە کەرکووک بزەفر سەر هەرێما کوردستانی بەس با پێتڤیە لایەنên siyasî kar bikin
سروی بواره هنه تایبتی سر نتوین دی برادر ترکمان و عرب الواناوچت هنه و اوجی خلکی کرکوکی نه اوجی پیتوی دل نیابونی نه کو اف نتوین دیتره دی پشکدار بن نای نتهمیش کرنه اوجی دی پشکدار بنت اداره کرکوکی دا يعني بشكدارية كراستقينا يعني افتشت هني بتوي هندي اكو لان سياسي وحكومة هرم كردستان كاركي باش لسر هندي بكت دا ام بشي نوان نتوين يعني قناعتي وان چيكين كو اگر ريفراندوم بتاكين الوان اوچت هني دا دنگي بدن سر هندي كو بزفر سر هرم كردستان برسندي ديارة مقتدى الصدر سروكي الروتي الصدر لدوان لدواني دا باسي لو كرد وكا كركوك شارێکی عراقیە بۆ هەموو عێراقیەکانە پێشتریش وەزیری بەرگری عراق لە لێدوانێکدا باسی لەوە کردبوو کە هەموو ئەو ناوچانێکە لە دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانن پێشمەرگەی لێ دەبێت پێشمەرگە لەو شوێنانە بکشێتەوە ئایا سەردانەکانی ئێوە لە چوارچەوەی ئەو مەترسیانەیە لەسەر ئەو ناوچانە؟ سەردانەمە بگشتیمە ئیشارەتدا هەندێک و گوهداریە داواکاریین خەلکی me الکەرکووکی و اهتیمام بخەلکی me الکەرکووکی بەڵام خەڵکی ئێوە تەنیا حزبە کوردیەکانە؟ نەخێ یعنی بەحث کرد و مەجارێ حزبێ کوردی دەست پێ کرد بەس دێ سەردانا وانێ دیژیکین چونکە پێتڤیە گوهداریە داخوازین وانژی بێتەکردنێ پێتڤیە پشتنیارێت وانژی بەرچاوێنە وەرگرتنێ چونکە ئەوژی خەلکی کەرکووکێنە و گەلێک جاراژی یعنی سەرۆکی هەرمی و گەلێک بەرپرسێندیت هرما كردستان يدقوتين فعلا فيت خلكي كركوكي في برياري بدت فيت خلكي كركوكي ايكو دو قبيل بكن فيت خلكي كركوكي لسر هندي كار بكن كو نوكو دهاتو كركوكي مشكلات دانا مينن و خلتي دا بشواكي آرامي بجيت هفا آرمان جا هندي اكو كركوك خلكي كركوكي بگشتي گل اکو دو بگنجن و پنگاوه که اوصا باویجن که چه مشکلات کرکوکی دا نمینن بس سردانه ما بو کرکوکی یعنی ما حس کرد براستی که ایکش گلیت وانا جی هره بی که حکمتا هرما کردستانی و وزیر هرما کردستانی شویه که اوصا سردانه کرکوکی ناکن و گهداریا دا خواست خلکی کرکوکی ناکن ما ویا و پنگاوه باویجن که وکی پشتوانیه که معنوی بو خلکی مل کرکوکه کو تشتا ما پیچه بتراسته امید قیرانه که مادی دانن بس تشتا ما پیچه بتم حاضرین بو کرکوکی انجام دواتر دچینە سەر ئەو بوارەی کە حکوومەتی هەرێم دەتوانێت لە ڕووی ئابووریە و چ بکات بۆ پارێزگای کەرکووک و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان دیارە لە پێشوودا زۆر قسە دەکرا کە پارێزگای کەرکووک بە تایبەت ببێت بکرێت بە هەرێمێکی سەربەخۆ تەنانەت پارێزگاری کەرکووکیش باسی لەوە کرد ئێوە ئەو دڵنیایەتان وەرگرت کە ئیتر پرۆژەی بەهرێمکردنی کەرکووک بوو بەڕابردوو؟ یعنی مبحث کرد که ایک دنگیا پارتین سیاسی کردیل کرکوکی جه دلخوشیامه همیا اف بابت هرم بونا کرکوکی یارد کری همیل گل هندینه که کرکوک بزفرد سر هرما کردستانه بس یا مهم اوه هرما کردستانه بزاوه که و حرکه که باشل سر هنده بکد که خمیش کرکوکی بخود احتمامی کرکوکی بدد یعنی اف ایکش گلو گازندین پارتین سیاسی کرکوکی اوه بی و اهتمام که وصاب کرکوک نایت دانه نش حکومت مرکزی و نش حکومت هرما کردستانه یعنی گرفتی یاسایی چیه لسر گرانوی کرکوک بۆچی زۆر جار مەسەلەی گەڕانەوەی ناوچە ناکۆک لەسەرەکان ئەگەر کورتتر باسی لەوە بکەم بۆچی لەوەدا گرێ دەدرێتن کەی هەرێمی کوردستان ڕیفراندۆم و سربەخۆیی خۆی ئەنجامدا ئەو کاتیش بەیەکەوە ڕاپرسی لە کەرکوک ئەنجام درێ ئەو ڕێگریانە چین کەوا دەکاتن ڕاپرسی لە ئێستادا لەو ناوچانە نەکرێت؟ بڕاستی یعنی گرێدانە هەمی ناوچە پێک و احتیمالە دەستپێکی بی ئەگەرا هەندێک و gelek navçên ku sanahî bî bizivirin ser herêma Kurdistanê nehatekirinê. Yani eger destpêkê navçe hatban destpêkirinê nûke gelek navçe êkila bibîn. Bez cihê daxîye ku hemî pêk ve hatine girêdanê û lijnek hate pêkînanê ku lijna madê 140 bîl bexda ku umêt hebî tûî wextî da ku ev lijna henê karê xwe bikit babetê tadbîعê û îstîftaê
إحصائي واستفتاء الفانا وشت هني بيت أنجام دانه بس يعني مع الأسف يعني بيجين هر يعني آسایی کردن يعني تطبیع بتنه نه هاتا کردن یعنی زیکی بیش صادق هاتا کردن یا نه لوا امید هنده و بمینت کو لجنه ماده صادو چل دیوی بابتی چاره سر کت اوه يعني نوع تكرني لو يعني دستور العراقي داجي اشاره هاتي دانه كو استفتاء الفانا وشا بيت تكرني بس اشاره ندايه كيبي رابط لو ازد بينم بيتفي حكومه هرم كردستان في باري دا بنگاوه كي با وجد دا چاوا او پنگاف چاوا بیت يعني استفتاء الفانا وشا بيت انجام دانه اگر تنسيق كل الامم المتحده بيت كرني مادام حكومه مركزي نيت سرختي في باري بيتفي حركه كل سر الامم المتحده وامريكا بتاكيد في بوره هني داكو حتى كانجي خلكي مالفانا وشتاني بمين معلق بيتفيا بزيترين وقت وضع وانا بين چاره يعني برای سندی دتانه بلند تاکوی استا حکومتی هرمی کردستان استراتژیکی رونی نیه بو گرانوی او ناوچانه بو سر هرمی کردستان ایو دلن اما پیش نیاز دکین بو حکومت لکاتێک دا خۆتان نوێنەری حکومت دەکەن لا پارێزگای کەرکووک و ناوچانە جهه داخلي از بيجم يعني اف تشتا هني يا جهه خدانه ام وقت حکومت هرم کردستان دسپیک حتانو که خطک استراتیجی نبیه بو چاره سر کردن و ناوچتنه حکومت بعث بخطک استراتیجی هات اف ناوچتنه داگیر کردن و تعریف کردن ما وقت حکومت هرم برانبری و خطک اوسا نبیه ام بشین بنگاو که اوسا با ویژن و ناوچتنه جاره کادیتی بزرین سر هرم کردستانه و لوا پشتی دست به کاربینا مجل وی دستی مدى خاص کرش حکومت هرم کردستان هر دانشتنک بیت کردن گل حکومت مرکزی بیت وی ایکش بابتن کو صحبت السر بیت کردن افناوچت هنیبه بس ام بیجن يعني بداخوه يعني گلک قیرانی دیتری کتنه پیشا اوه مسئله کو گلک صحبت ویدو ماهی کل سروانه چه تنه نهاد نکردن. باش هەڵوێستی پێکهاتەکان بێجگەل لە کورد لە پارێزگای کەرکووک و ئەو ناوچانە چۆن دەخوێننەوە؟ من بحث کرد ما جاری وەک دەستە هیچ ما نەدیتنە. بەڵام ئێوە لە نزیکەوە ئاگاداری ڕابۆچوونیان نین؟ بله يعني ديارك ومثلا برادر تركمان بري نكاج بروجي هرمبينا كركوكي بروجي وامبي وكار السر هندي كرين هر وصا برادرين ديت عرب الويري او حسد كن هر سر حكومه مركزي وبن وك بلام عربي شيعي ياخذ السنه تصريح وانا يدقشتي بري نكا هر وصابي بس مباحث كركو بي تي في ام كار السروان بكين واوجي بي تي في دلنيابينينا يعني كو افخل كهانه كو اوجي دي بشك داربن پاشا روژا کرکوکی دا و دی بنا خدا کرکوک. هەندێک لە چاودێرانی سیاسی باس لەوە دەکەن ئێستا باشترین بارودۆخە ناوچە دابڕێنراوەکانی هەرێمی کوردستان بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان بەو پێی دەگوترێت عەرەبە سوننەکان یعنی کورد وەکو دەوڵەت قبول دەکەن و لەبەر ئەوەی پێشمەرگە و ناوچانی پاراستووە ئەوان دەوڵەتی کوردی قبولیانە. تورکمانەکان دابەش بوونەتە سەر دوولایەن سوننە و شیعەکان. تەنانەت ئەوەی کە ڕێگری دەکاتن لایەنی شیعە ئەمە هەتا چەند ڕاستە؟ هذا شيء طبيعية يعني بس ما بحث كركو فرصة حال حاضر دا كو إنه كحكومة مركزية لا وازد في بواره هندا وحكومة مركزي سنة جلكت أزيد داين مجي وصاديت كو فرصة بوهندي كو أمكار السر سنة عربك إن الفانا وشتانه کو راضی بین سر هرم کردستانه. اوه دلیکه که باشه بوما اگر ام وقت حکومت هرمه و هر وسایل سیاسی کاری که باشه سروی بابتی بکینه یعنی بکینه خماخا بکینه جهه اهتمامه. پیش نیازتان چه؟ ایو دتوانین لمینبری کردستان 24 و دنگی خودتان حل ببرن و پیش نیازش بخنه رو. مال بره ما گوته پشتی اوه ما حزب سیاسی کردی مدیتن. ام ده برادر ترکمان جبینین، برادر عرب جدی بینین. و مال برای پشتین که کنفرانسی که بو همی الان کرکوکه انجام بدین الکرکوکه که هر یک تشت دل خدا و تشت مهم بو کرکوکه بته انجام دانه لوی داره برانبری یک هر یک باخوت چون که وکیلان سیاسی بحث کرد که هر یکش مال مال خود آخوت برانبری یک ام صحبت تقا و پروژه تقا بوی کدونا بیجین یا مهمه که جهت کبت مکون بکت و ام بشین الدفع کدو
پروژه خو و پشنیار خو پیشکشی کدو بکین وجا مل بره ام وی پنگاویج بو خلکی کرکوکی باوی ئێوە دەڵێن ڕەوشەکە لەبارە بۆ ئەنجامدانی ڕاپرسی بەڵام زۆر جار قسە لەسەر ئەوە دەکرێتن حەشدی شعبی لەو ناوچانە بوونیان هەیە و هەڕەشەی ڕاستەقینەن لەسەر ئەو ناوچانە راسته يعني بري نكاج ما دو جاره هجدارية داي حكومتها هريما كردستان السر وضع طيباتي تصخرماتو كو حشدا شعبي روج بروج الفانا وچه تاني يا بيزت كافت ويا بتا ما ترسيل سر خلقي ناوچي بەڵگەتان هەیە لەسەر ئەمە بله يعني چند جارا وضعية تقية يعني يا ولي هاتي كو شر و بيكتادان و كشتن يتبيدا بيت نافبينا هزن پێشمەرگەی و هەروەسا حەشدا شعبی تشێ بێژێت حالەی حاضردا حەشدا شعبی تۆسخۆرمات و یاوەلێکیری و ینی سنە چ عەرەب بت چ تورکۆمان بت یعنی دیرێ خستنەش مرکزی تۆسخۆرمات و دووریا هاتی سەر کوردا gelek ailê Kurda jî yêş tozxurmat û revîn rast ev va rojê dumahîkê yani elhamdülillah weza em nîmçekê baştir e bes ev e me dilniya naket ku weza dê yani vî şîweyî mîne çunke hetan ke yani her tu şêbêjê evê konkrîtiyê heyne navbeyna gerekên Kurdî û gerekê Tirkûmana û hejda şeعبî پشتی کنترلکردنا بشیر و تسلیم کردنا بشیر بو حجدا شعبی لوی ناوچه پیستر لحات براستی و یعنی اف حزبی نوانا و نچونا حکمتا هرم جل سر خطیب و وی بواره هنه دا بی اگر هنده کو وضع کردال و ناوچه بمینت بن مطرسیه یعنی استا ناوچه بشیر دراوتا دست حجد شعبی؟ بله دست حجد شعبیه بله کواتا لە کاتێکدا ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا ڕاپرسی لەو ناوچانە ئەنجام درێت ئایا ینی ئەمە لە ڕووی پراکتیکیەوە دەکرێتن یاخود بربەستی یاسایی و تەنانەت سیاسی و سەربازیش هەیە پێتڤە ئەموان ینی گرێت هەنێ ڕاکین کاری سەر هەندێ بکەن طبیعیە و حکوومەتە مرکزی وی بوارێ هەنێدا چێت بێت قبیل ناکەێت و چێت بێت ڕێگر بێتە دی بوارێ هەنێدا بەس مەبە حەز کرد کۆپێتڤە ئەم ژی نەڕاوەستین کار بکەین سەر UN سەر ئەمریکا سەر هاوپەیمانێت خوا و ئەم وان ڕازی بکەن کۆپێتڤە ڕاپرسی لەڤ ناوچە هەنێ بێناکردنێ چونکە هەر ناوچایەکێتە بچ چیە لەڤ ناوچە هەنێ دەبینێ دبوارێ خزمەتگوزاری ڕاوەزعێکی گەلێکی خراپە وەزعی خەلکی گشتی نەی مرتاحن لەڤ ناوچە هەنێ نزانن دی مسیرت وان برو کیوچت لوا اکلاکرنا وی بابت هنه تقاضان جا خلکی مدان و ناوچه تنه پیتویه ام جوک حکومت هرما کردستان یعنی کاری که باشه سرک بجداری کردنی نتوی گرتوکان با گرینگ دبینن لسر تارنوسی و ناوچانه بله چون که یعنی یا دستور عراق دایه هاتی اگر بشویه که یاسایی هات انجام دانه توی وقتی دا کسی مافنینه وی باره هنه دا هلوسته که خراب برگرد چون که اگر پشتوانیان یک دولتی منابت یعنی احتمال ابو مجی مطرسی هبت وی وضع هنه طیبتی افرو که امزانن بشگیریا ها پیمانا بو شر داعش شکی گلکی باشه پیتوی ام استثمار وی بابتی بکیم بو خود حال حاضر دا چون که صبحی شر داعش نمینت اف بشگیریا هنه جی بو منامینت لوا ضروریه هشنوکه هزرا پشتی داعش بکین بطیبتی وان ناوچه او ناوچین کو هزی دین لی بطیبتی هزا حشد شعبی الوان ناوچه تنه یعنی مطرسیه بو وان ناوچه تنه پیتویه حکومت هرما کردستان بشیوه که باش بیت سرخطی سروی بواره هنه کو هم بشن يعني حدك بيت دينانه بولفلفين وحركه حشد شعبي الوان ناوچه تنه يعني امشين بيجن بري صاله كحشد شعبي اگر ويا با بيت ناف باجره كده وکی تسخرماتو ویا با اذن ورگرته با حال حاضر ابدهان بارگایتین اوان استا خوان بریار يعني بهزن الوان ناوچه تاني كواتا بهزبوني حشد الشعبي لو ناوچانه دا پدوای امانجکت چی بی آیا داعش یاخد شری آینده لگل پیشمرگه مطرسیا شر آینده جیاهیل گل پیشمرگه الوان ناوچه تاني لوا ایک دنگیا لان سیاسی بو وی بواره هنی گلک مهمه کو ام ونکین چه شرخه کفت ناف بینا هلویستین لان سیاسی برانبری وان ناوچه تنه وکی ما بحث کری
نهامتك مزن یا دیتیش برینو که ام ونکین توشی قیرانه کادی ببن وانا و چت هنی وضع وان برو آخره که خرابتر و بچت لوا بيتفيا ام اهتمامك باش بدينا فانا وچتاني و ام هيزت بيشمرگي بيز بخين الفانا وچتاني دا اف هيزي دي نبنا ما ترسيل سر فانا وچنهاني باش بهرم كردني پارزگای كركوك لقازانجي كرده خلقي ما الكردستاني بگشتي و خلقي كركوكي توشي نخوشيت گلك مازم بينا جبر كردستان بينا فانا وچتاني طيبتي جهكي وكي كركوكي يعني ركوتنا ما حفتي وشاري ايكش اجري يعني نركفتنا الجل حكومه بغداد كركوك بي كان يا درسته وجا ام افروكا صاناهي دستش كركوك بردين و اگر كركوك ببته هرمك خلاص ديتر او كاسي كود بيجن دي بيته هرم وباش ديز بس هرم كردستان بلان برستان باز دوده كان كحكومتي هرمي كردستان استا كم ترخمه و برنامجێکی استراتیژی نییە بۆ گەڕانەوەی ئەو ناوچانە پێدیە ئیسیدراکە هەندێ بکی بۆچی وایە حکوومەت یعنی ئەم شێن بێژن دیارە قەیرانێت هاتین یعنی یاوەلێ کیریک و پتر پان قەیراناوە مژیل ببن بەس با ئەvە نابێت ئەگەر هەندێ ئەم خەمیش و ناوچێت هەنێ نەخویم تایبەت ناوچەیەک وەکە کەرکووکێ پێتڤە ئەنی ئەگەر بەرینوکە مە احتیمام پێ نەدابێت پێتڤە ئەڤروکە احتیمامەکە مەزم پێ بدی باش لە ڕووی ئابووریەوە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت چی بکات بۆ کەرکووک بێگومان کە هەوڵێک هەبێتن بۆ گەڕانەوەی ئەو ناوچانە ئێوە لە ڕووی ئابووریەوە دەتوانن چی بکەن هەندێکیش داخوازیت لە هەنێ سیاسی یەت کەرکووکی بۆ کەرکووکێ یعنی دوی بوارێ هەنێ دابین يعني يكشوانا دانا بترو دولار بو كركوكي بيتفيا دا خدمتا بابت خدمت گزاری كركوكي برا وقاره که باشتر و بچت شاله که دی و بابت موچه الكركوكي امتشين بيجن 8 ساده خلق كركوكي سر حكومتا مركزيه 20 ساده سر هرم كردستانيه یک دایره دا یک موچا کامل ورد گرت یک دیجی نیف موچه یاش نیف موچه کمتریت ورد گرت اویا بی اگر هندی فعلا اوین کو يعني هاتين دا مزان سر حكومه هرم كردستان توش قيرانه كمازم ببن لو ايكش دا خازيت وانا و بي كو ام بيتفي هرم كردستان استثناء كي بو كركوكي بك دي بواري هندا يعني استثناء بو بيتا كرنه كو راتبه وانجب درستهي بيتا دانه يعني نسبه كانه لكن حكومه هرم شت او بينغاوي باوج تو دل خلق كركوكي بخوش بم بارودۆخەی کە ئێستا هەرێمی کوردستان پێیدا تێپەڕ دەبێ بەم سیاسەتەی کە پەیڕەوی دەکات لە ناوچە ناکۆک لە سەرەکان ئایا گەشتبینن ئێوە کە ئەم ناوچانە لە ئایندەیەکی نزیکدا بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان بە کورتی چووکە کاتم يعني بواقع حال أمريكا الحمد لله بترش نقطة صادة أم نوچايد بن كنترولا بيشمرگي دانا لوا داخازت كنكو شغالة كيف كواتا دتواني بلاي لصدا حفتاي قراوتو سر هرمي كردستان اشين بيجن بتر صادة نوت يا بن كنترولا بيشمرگي دانا بس بيتفيا اف نوچه تاني درستاهي بين بارستني بدرستاي دبيلا عيندا ومدواري برز نصر الدين سندي وزيري ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان زۆر سپاست دەکەین کە لەگەڵمان بەشدار بووین سەرکەوتوون بەڵێ بەڕێزانم دەچینە ناوبڕێک و دواتر دەگەڕێینەوە وڵاتە جارێکی دیکە سڵاو بەڕێزانم دۆسەی دووەمی تەوەری باسی ڕۆژ دەکەینەوە کە تایبەتە بە ڕەوشی ئەمنی و تەنانەت سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری شاری هەولێر بۆ ئەمە بەستەش میوانداری والی هەولێر پارێزگاری هەولێر هەروە سەرۆکی لیژنەی ئەمنی بەڕێز نەوزاد هادی میوانمان کردووە بەڕێز نەوزاد هادی بەخێر بێت بۆ کوردستان 24 با لە ڕەوشی ئەمنیەوە دەست پێ بکەین پێم باشە بڵێم هەولێر وەک پایتەخت مەترسی ئەمنی لەسەرە هەڕەشەی ئەمنی زۆر سپاس بۆ جەنابەت و بۆ بینرانی خۆشەویست بۆ 24 تاوان بڵێن هەرەشەی ئەمنی بەو پرسە زۆربەی دنیا ئێستا لەژێر هەرەشەدا ئەوروپا و ئەمریکا و تورکیا و شوێنی ئەو وڵاتانەی دەوروبەر دەبینین بابەت هەرەشە هەیە بەڵام دەستگاکانی ئەمنی لە وڵاتان نز دەکەن هەولێریش بە حکمی هەوەی کە هەم پایتەختی کوردستان هەم لە نزیک و بنکەیەکی گرنگ لە شەڕی تێرۆریستانی داعش بنکەیەکی جیهانی گرنگ
نەک تەنها تایبەت بە خۆمان وەکو ینی جێ شوێنی جوولەی هێز هاوپەیمانەکانیش بە تاکید هەولێر ئامانجێکی گرنگ دەبیت بۆ ئەم تیرۆریستانەوە بەردەوام لە هەوڵدابوونا بەڵام خۆشببختانە هەم هاوکاری خەڵکی خۆشەویست هەم توانای ئەم دەستگاکانی هەم بابەتی هەواڵگری هەم دەستگاکانی ئاسایش و پۆلیس و هەم بەرگری پێشمەرگە لەو بەرەی کە دیفاعی دەکا و دروست کردی و کۆنتترۆلی کردیا پایتەخت پارێزراوە الحەمدوللا بەڵام بەردەوام ئەو هەوڵانەی تیرۆریستان هەبووە کە بەداخەوە چەند حادیسەیەک پێشووتر لە هەولێر ڕوویدا و قوربانی لێکەوتەوە بۆیە ینی مەسلەی کە بەڵێ هەولێر ئامانجێکی گرنگە لای بەداخەوە لای تیرۆریستان بەردەوام هەوڵی لە بۆ ترسی لەسرە بەڵام لە هەمان کادا ڕێکاری ئەمنیش لە ئارادە لە ماوەی ڕابردوودا هەندێک شەقامی سەرەکی تەنانەت ئێستاش پێم وایە داخراون ئەمانە پەیوەندی بەو هەڕەشا و مەترسیانمانە ڕێکاری تایبەتی بە دەستگاکانی خودی ئەمنیە مەسەن کە بڕیاردن کە ئەوەی کە پێویست دەخواتن ئەتیماد لەسەر ئەوانەی کە لە لای خۆیانە چکە بابەتە ئەمنیەکان بۆ باسکردن نییە و لە هەموو دنیاش بۆ شێوازە دەکرێتن بۆ ئەم ڕێکارێکی تایبەتی باباری ئاسایشە دەکرێت بەڵام ئێستا قسەی زۆر لەسەر ئەوە دەکرێت کە ئەو شەقامانەی لە شاری هەولێر داخراون بە یەکجاری دادەخرێن ئیتر مەرز نییە چکە پەیوەستە بە بڕیارێکی ئەمنی کەواتە دەکرێت لە ئایندەدا ئەم شەقامانە جارێکی دیکە جمع جۆڵیان تێبکەوێتەوە باشە زۆر جار خەڵکی هەولێر تەنانەت تەواوی خەڵکی کوردستانن نیگەرانن لەسەر زۆری ژمارە عارەبەکان و نیشتە جێبوونیان لە هەرێمی کوردستان ئێوە ئەم ئاوارانە چۆن دەبینن ئایا ئەوان بەشێکی ئەو مەترسیانەنی؟ طبعاً ئەمە هەسمان نەکردی خەڵکی کوردستان نیگەرانی پێوە دیاربی لەوەی کە ئەو خانەخۆیی کە لە بۆ ئەمێواندارەتی ئەو هەموو ژمارە زۆرە خەڵکە لێ قەوماوی دەکاتن چکەمانە خەڵکێکی لێ قەوماون ینی کێشەیەکمان نەدیتە بە حەقیقەت لەلایەن خەڵکەوە بە حکمی ئەو ژمارە زۆرەی کە ئێستا هەولێر بەپێی ئەو ئەحسایاتی کە UN کردیتی گەورەترین ژمارەی نازحین و ئاوارە لە هەولێرە ئینجادەوە کە ئەو جەستە ژمارەی تقریبان سەرەوەی 670,000 بە ئاوارە و پەنابەر کە 116,000 ئاواری ڕۆژ ئاوا لێرەکەنە ئەوی تکەی هەموو عێراقینەوە ڕۆژ بە ڕۆژ دە زیادبووندا کە بە تایبەتی ئەو ئۆپەراسیۆنانەی کە بۆ ئازادکردنی دەوروبەری گایارە دەستی پێکردیا بۆیە ئەم ئەو خەڵکەکە لێرکانە گرفتێک نەبووە بە حقیقەت لە بینی خەڵکی خۆمان و ئاوارەکانیش چکە ئەمانە خەڵک دەزانێت کە ئاوارەنە و شوێنەکانی خۆیان دیارەکە و دووبارە حتمما باش چابوون و گەڕانەوەی بوونی باری ئەمنی دەگەڕێنەوە بۆی ئەوانە کە لێرکانە بوونە مشکلەیەک نەبووەوە ئەمەش یەکێکە لە بارقورسێکی گەورەی لەسەر کوردستان وازەحات چکەوانە هاوبەشنێکە خەڵکیمە لە خەدەمات لە ئاو لە کارەبا و لە خزمەتگوزاری تەندروستی و خوێندن و باری ئەمنی و هەموو شتێک و بە حقیقەت تا ئەو لە حەزەیە هیچ مشکلەیەکی ئەمنی نەبووە لەگەڵەوانە کە پەیوەندی بەو ئاوارانە شەبیبی ئەمە حقیقەتێکە بۆی لە هەمان کاتدا سەروەریەکی گەورەشەکە دنیا زۆر بە گەورەی دەڕوانێتە ئەو هەڵوێستە جوانەی خەڵکی کوردستان سەرباری خەیرانەکانمان و شەڕی تیرۆریست کە توانیتمان ئەو هەموو خەڵکە بەحەوێنەوە هاوکاری کۆمەڵگەی نێودەوڵەتی بووینە لەم بابەتە وەرگرتنی ئەو ئاوارە عەرەبانە شتێکی ناچاریە ئیلزامیە لەسەر هەرێمی کوردستان یا خود خواستێکی خەڵکی کوردستان و سەرکردایەتی هەرێمی خۆی بابەتێکی ئینسانیە مرۆییە لە هەموو دنیادا کە خەڵک کارڕوو دەکە مەسەر لە تورکیا هەن لە لوبنان هەن ئەوەی سوودەکان لە ئوردن هەن و لە عێراقیش ئەوانە بە حکمی ئەوەی عێراقینە کە ئاوارە بوون و پەنابەر بوونە ڕوە و هەرێمی کوردستان لە ڕوانگەیەکی مرۆڤایەتیەوە کە کوردستان پێشووتر و ئێستاش کە دائیمەن شوێنێکی ئەمان بۆ هەموو خەڵکی کە لێ قەوماوە بۆ پێویستی کردی و ڕووی لە کوردستان کردیا لەسەر بە هەمان بڕوا و ئامانج لە کوردستانن شتێک نییە شەرتێکی ئیلزامی بی لەسەر خەڵکی بەڵام لە بەرامبەردا هیچ دەستکەوتێک هەیە بۆ هەرێمی کوردستان ینی ئابووری بیتن لێرە دەستکەوت نییە ئینسانیە بابەتەکە ئینسانیە بەڵام لە ڕووی معنەویەوە لە ڕووی ڕوانگەی کۆمەڵگەی نێودەوڵەتی وڵاتان کە دێن سەردانی کوردستان دەکەن بە تاکید هەمیان زۆر سوپاسگوزاری خەڵکی کوردستان و حکوومەتن کە توانیتیان هاوبەش بین لە چکۆمە ئەمە کێشەیەکی نێودەوڵەتیە کە بوونی ئەو ژمارە زۆرەی کە دەستە سەرەوەی میلیۆن لە ئاوارەوە کە بتوانێت کۆمەڵگەی نێودەوڵەتی چۆن مامەڵی لەگە بکە لە کوردستان جێیان بوویتەوە لێش ڕێکخراوەکانی نێتەوە یەکگرتوەکان و کە لێرکانە کارا و چاڵاکن لەو هاوکاری و یارمەتیدانەی حکوومەت لەگەڵماندانە هەموو ئەوانەی کە شاندانی سەردانی کوردستان دەکەن دەستپێک یعنی سپاسگوزاری ئەو دەوڵەمەندی خەڵکی کوردستانن لەو هاوکاریەی لەگەر ئەو هەموو بارە قورسەی لەسەر خەڵکی کوردستان بەڵام پێدوانیە بە ئەو بارە قورسەی کە بەڕێستان باسی لێوە دەکەن لەسەر شانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە ئەو ئاوارانە زیاتریان کردووە هەم لە کارەبا هەو بەشن
هەم لە شەقامەکان هاوبەشن هەموو خزمەت گوزاریەکان کە لە هەرێمی کوردستانە ئەو ئاوارانە هاوبەشن. بەڵێ بەتاکیت بەڵام لە هەولێر مەساگە تەماشاکەن حقی دوو بابەت دوو ئەوەشی هەیە ئەوانە بەشی هەرە زۆریان لە دەرەوەی کەمپەکانن خاونیان بەکرێگرێت لە نزیکی 70 هزار خانوو لە سنووری سەرجەم پارێزگای هەولێر بەکرێ گیراوە لە لای ئەوانە خانویان گرتیانە تو حساب بکە وەکو موچەیەک لە بۆ ئەوکە دەدرێتە خەڵکی ئەو شارەی کە ئەو خانوانەیە بەشێکن لە جوولەی بازار و حرەکەی ئەمڕۆنگ ئەم بابەتە تەفسیرەشی هەیە لە ڕووی اقتصادیەکەی و ئەوەی کە لێروکانە لە هەمان کاتدا بەڵێ بەتاکیت هەم لە ڕووی ئەمنیکانی دەستگاکانی ئەمنیش پێیانەوە ماندی دەبن هەتا داخل دەبن هەتا جەشوێنیان دەکرێتەوە لە ڕووی خەدەماتیشەوە بەڵام لە هەمووی گرنگتر لەسەرەوەی ئەو هەم بابەتانە هەڵوێستە ئینسانیەکەی مرۆیەکەیە کە کەواتە هەڵوێستە ئینسانیەکە لە لای ئێوە لە هەموو شتێک گرنگترە. ئێستا قسەی زۆر لەسەر هاتنی ژمارەی دیکەی ئاوارە دەکرێت بۆ هەرێمی کوردستان بە تایبەت بۆ هەولێر و پارێزگای دهۆکیش بۆ پێی کە لە سنووری پارێزگای مووسڵەوە نزیکە ئامادەکاری چیتان کرد؟ تاوان ئەمە ئەوەی کە وەک حکوومەتی هەرێم لە ڕێگەی وەزارەتی ناوخۆ و پارێزگاکان بە بەشداری وەزارەتی پلان و وەزارەتە پەیوەندیدارەکان و پارێزگاکان لەگەڵ ڕێکخراوەکانیەوە یەکگرتوەکان پلانی پێویست داڕێژرایە کە بەتاکیدەوە میزانیەش تایبەت دێ کە لە لای یوئێنش داوای بودجە دەکاتن بۆی پەیدای بکات کە بتوانانی کەەوەی پێشببینی دەکرێت کە ژمارەیەکی نزیک ملیۆنێک دەبێت ئەوەی لە مووسڵەوە کە بە ئاراستەی دهۆک و هەولێر دەبێت حتمما و ئەو جێ شوێنانەشیان زیاتر لە سنووری مەسەرەن پشتی خازر لە هەولێرەوە لە لای دۆک لە نزیک منتەقەی ناوەران نەک لە سنووری ناو پارێزگای هەولێریان دۆک بەڵکو لە بینی هەولێر و مووسڵ و دهۆک و مووسڵ جێ شوێنیان بۆ کرایتەوە بدەکرێتەوە کە دەستنیشان کرایە بۆ توێ بتوانێت ئەو خەڵکە زۆرەی کە لە نەتیجەی ئۆپەراسیۆنی ئازادی مووسڵ کە تەوەقوع دەکرێت جێ شوێنیان بکرێتەوە ئەنی ئەمە دیراست و پلانێکی توکما دانرا لە لای کاریگەری لەسەر سنتەری شار مەچکەنا لە هەموو بابەتەکان دیراستمان کرد و کە ناکرێت داخلی شارەکان بچکە زەحمەت دەبێت لەوێ جێ شوێنیان بکرێتەوە بە شێوەیەکی کاتی تاوەکو بگەڕێنەوە جێ شوێنی خۆیان دوای ئازادکردنی مووسڵ بەڵام ئێستا کە ئەوەی کە هەیە لە ناوچەی منتەقەی دیبەگە کە ئاوارەی دەستپێکی سەرەوەی 25,000 کەس ئێستا لە دیبەگەیە کە گوندەکانی دەوروبەری گەیارەنە کە ئازادکرانە خەڵکەکەی هاتوونەتە دیبەگەوە ئەوەی پێشببینی دەکرێت لە شەرگات و گەیارەش کە ئۆپەراسیۆنەکان ئەوە دەبێت نشتی بە کۆی گشتی 70,000 کەسی کە تەوەقوع دەکرێت بێتن چکە هیچ ئیتیجاهی دیکەیان نیە ڕووی تێ بکەن تەنها سنووری کوردستان نەبێت لۆی ئەویش بەردەوام لە ئێستاش لەگەڵ ڕێکخراوی نەتەوەیەکگرتوەکان کاری لەسەر دەکرێت چۆنەتی بتوانێت ئیستیعابی ئەوانە بکرێ و داخوازیەکان و پێداویستی ئێمەش بۆ دابینکردنی کە بتوانێت پێشوازیان لێ بکرێت لە نەتەوەیەکگرتوەکان داوا کراوە. لە پێش شەڕی داعش هەولێر جموجۆڵێکی بازرگانی باشی تێدا بوو و پرۆژەوە بەرهێنانێکی یەکجار زۆر لە هەولێر هەبوو. پاش ئەوەی کە داعش ئێستا بەرەو نەمان دەچێت و سەقام گیریش لە هەولێر بە بەراورد لەگەڵ پارچەکانی دیکەی عراق زۆر باشترە. هیچ جۆڵێکی بازرگانی و بەرهێنان لە هەولێر دەستی پێکردوتەوە کە جێگای ئومێد بێت. طبعا دەتوان بڵێم 70% سەرجەم و بەرهێنانی کوردستان لە هەولێر بوو بەر لە هاتنی دەستپێکردنی شەڕی داعش وەکو جەناب ئاماژەت پێکرد چکە هەم وەبەرهێنەران و هەم ئەم بارودۆخەی وەکو پایتەختی کوردستان کە شوێنێک سەرنج ڕاکێش بووە بەرهێنەرەکان چکە بەرهێنەر خۆی بڕیار دەدا لە شوێنێک وە لە سێکتەرێک وەبەرهێنان بکاتن لە هەولێر بوو. بەڵام طبعا دەستپێکی شەڕی داعش کەوە 2 ساڵ ئەم قەیرانە دارایی ئەو بابەتە تایبەتی ئێستا کوردستان پێ دەڕوە کاردانەوەی زۆر نەرێنی هەبوو لەسەر جوولەی وەبەرهێنان بەشێکی زۆری ڕاوەستایە بەڵام هەشە ئێستا پرۆژەکان هەیە ئەوەی تایبەت بە کەرتی تایبەتە چ لە مەجای پیشەسازیە چ لە پرۆژەی باڵەخانەکانی دیکە هەیە لە بەردەوام پرۆژەی گەورە هەیە بەێ مەسەرەن ئەمە دەتوانانی مەسەرەن داون تاون تقریبان تەواو کرا کە یەکە لە پرۆژە گەورەکان و 100 میلیۆن دلاری لێ خەرج کراوە لەگەرم قەیرانەش تەواو کرا پرۆژەی بۆ شێوە هەیە ئێستاش بەردەوام کاری کۆمەڵێک پرۆژەی پیشەسازی هەیە گەشتە خۆناغی ئینتاجیش لە هەولێر لەگەڵ ئەم قەیرانانە بەردەوام بوونە بەڵام بەراوردی بکەیت بە تاکید بەشی زۆری کە دەتوانم بدەم ڕاستە چکە بەشەکی پەیوەستە بە خەڵک توانای خەڵک چکە پرۆژەکانی وەبەرهێنان خەڵکی تێدا شەریکە چکە ئەم بارە ئابوووریە بە شێوەیەکی ئاسۆی تەسیری لەسەر هەموو سێکتەرەکان لەسەر هەموو خەڵک کردیا و بەشەکی زۆری مەسەرەن بەشە بۆ بەرهێنەرە یان بەڵێندەرە پارەی لای حکوومەت ماوە یان خەڵک ناتوانێت مەسەن قستی بدات ئەوەی بدا لێ جوولەی ئابووری بە شێوازێک هەمووی تەسیری تێدا کردیا. باش ئێوە خۆتان باستان لەوە کرد کە لە 170 پرۆژەکانی وەبەرهێنان زیاتر لە شاری هەولێر بوو. بۆچی هەولێر لە نێوان دهۆک و سلێمانی زیاتر گرنگی و بایەخ بە هەولێر دەدرێت؟ ئایا ئەمە استراتیژەتی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بە تایبەت پارتی بەڕێوەی دەبات یاخود ئەوە داخوازی
وەبەرهێنەران و وەکو پایتەختێک تعاملی لەگەڵ. طبعا بەتاکید ئەمە حکوومەتی کوردستان حکوومەتی هەموو کوردستانەی هەموو شارەکانەی هەموو خەڵکەوە حکوومەتێکی شەراکەت بووە هەموو کابینەکانەگە پێدابێ هەموو تێدا بەشدار بوونا بۆیش ینی شتێک نەبووە ئیلزام بکرێەوە بەرهێنەر ئیلا لە فلان سێکتەری لە فلان شوێن وە بەرهێنان بکات چکۆ بەرهێنەر ئازادە چ لە دوهۆ بکات لە سلێمانی بکات پرۆژه حکوومەت نەبووە نانە پرۆژەکان وە بەرهێنانە بەشی ئەوەی مەبەستم ینی پرۆژه حکوومەت نەبووە کە وە بەرهێنەر زیاتر چاوی لە هەولێر بێت دەخێرنا پرۆژەی ینی وە بەرهێنان خەڵک تێدا ئازادە ئێستا مەسەلەن ئیمارات وەگرە ئەبوو زەبی پایتەختەکەیتی بەڵام بەشی هەر زۆری پرۆژەکانی استثمارات لە دوبەیە خەڵک ئازادە چه شوێنێک اختیار دەکاتن و بەرهێنەر لە دوای قازانجەکان و ئەو شوێنەی کە دەیبینی لە هەولێرە ئەمە کۆمەڵێک فاکتەر هەیە ئەکیید تاسیری خۆی هەیە لەسەر ئەوەی ئەم لەوانەیە بە حکومەوەی پایتەختی کوردستانە سنتەری جوولەی بازرگانی وە سنتەری جوولەی ئابووری وە سنتەری بڕیاری سیاسی بووە لە کوردستان جە شوێنەکەی نزیکی لە مووسڵە لە کەرکووک بووە لەو سنتەرەی کە ئەمە هەموو کۆمەڵێک فاکتەری دیکە ئەکیید کە تەسیری هەبووە لەسەر شێوازی چۆنێتی پێشکەوتنی هەولێر و ئەم بابەتە خێرایی هەولێر بەخۆی دیتی لەو ساڵانەی ئەخێری چکە بەس وەکو ڕقم ئێمە وەکو حکوومەت لەسەر جەم سێکتەرەکان لە ماوەی 10 ساڵی کە بڵێن 2004 تا دەستپێکی 2014 ئەمە تقریبان 10 میلیارد دلار وەکو حکوومەت بەسەر جەم وزارات و بودجاتی کە لە هەولێر خەرج کراوە بەسەرەوەی 24 میلیارد دلار و بەرهێنان هەبووە لە هەولێرێ بۆ دوو بە قەدەرونی و استثماراتی برێن سەرفی حکوومەت لە هەولێر بودجەی استثمارات هەبووە لە هەولێر بێزگە لە مساحات و هەولێر وەک پایتەخت هیچ بودجەیەکی جیای هەیە لەگەڵ پارێزگاکانی دیکە ینی حکوومەتی هەرێمی کوردستان بە جیا بودجە بنێرێتن بۆ هەولێر باکسەوە من ئەگەڵ ئیجازە بدەیت سەنە معلومە کوردستان تا بودجەی کە تەبیعی بووە 57 بە 43 دابەشکرایە 43 بۆ سلێمانی بووە 57 بۆ هەولێر و دهۆک بە پەرەپێدانیش لە بەغداوە ڕقەمەکان هەولێر بڕەکەی چەند بووە بەتەنیا لە بینی هەولێر و دهۆک لە 57 بووە هەولێر و دهۆک 34 بە 23 بووە دایمەن وا بە شێوازە بووە ئەوجە تا تەحەدێک لە وەزارەتی دارایی و لە ئەنجومەن ئەو 34 بە 23شیان ئەوە کردیە نازان بزەبت چکە ئەوەیشی سیاسەتی ئەوە بووە بەڵام 43 بۆ سلێمانی بووە بە تەبیعی هەر هەمووی وازایدن پەرەپێدان لە بەغدا یەکلاکرایتەوە ژمارەکان و هەر شارێک بۆ خۆی چووە بەڵام ئەگەبەی هەولێر بەکو پایتەخت بە حکمی ئەوەی کە ئیسیسمار زیاتر لە هەولێر بووە مەسەلەن پرۆژەی خەدەماتی ئاو کارەبا و ڕێگاوبان و قوتابخانە چکە ئەو هەموو ئیسیسمارەی کە لە هەولێر کرایەوە بەرهێنان هەنی پێداویستی زیاتری هەبووە بەڵام هیچ بودجەیەکی ئیزافی نەبووە بۆ تەقدیمکردنی ئەو خزمەتگوزاری کە پێویستەکە مەسەڵەن شەبەکەی کارەبا بۆ سەرەوەی 80,000 وحدەی سەکەنی کە لە هەولێر لەو هەم پرۆژانە هەیە یان ناوچە پیشەسازیەکان چ ڕۆژی ئاو بیت ڕێگاوبان بیت کارەبابی نەبووە بودجەیەکی ئیزافی بەقەدەر ئیسیسماریەکە بێت چکە کە پارەش دانرا 10 میلیارێک هەرجارێک بۆ پرۆژەی استثمارەکان لەسەر ئەساسی 57 بە 43 دووبارە دابش دەکراوە لۆی ئەو پێوەرانەی کە پەیڕەو کرایە لە کوردستان 57 بە 43 بووە ئێستاش لەگەڵ دەستپێکی قەیرانەکان ئەمە حقیقەتەکە مەسەن داهاتی سلێمانی هەر لە سلێمانی بووە بۆیش مەسەلەن دەوایرەکانی هەولێر ئێستا بەراورد لەگە سلێمانی و دهۆک خراپترین وەزیان هەیە لە سلفە تەشغیلەکەی مانگانیان مەسەن دایرە هەیە 4 مانگە 5 مانگە سلفەی تەشغیلی وەرنەگرتووە بەڵام ئەو ئێستا ئەم حاڵەتە لەنە دهۆک نە لە سلێمانی دووبارە نابیتەوە باکسەوە مانگانە سلفەکانی تشغیلی خۆیان هەیە سەر نەگەر تەماشای حتا بابەتی مەسن ئەو ئەرکە قورسە زۆرەی کە کەرتی تەندروستی وەربگرین ئەمە لە خلالی 5 مانجی تا ئەوەلی کە حسابمان کەسەرەوەی 24,000 عملیات لەسەر جەم نەخۆشخانەکانی حکوومەت لە هەولێر لە سنووری پارێزگای هەولێر عملیاتی جیراحی کرایە یعنی ئەو هەموو قورساییە زۆرەی کە لەسەری هەبووە لەگەر ئەو قەیرانەی کە لە سلفەی تەشغیلی تەسیری لێکردیا لەگەڵ موچەش وەکو شارەکانی دیکە بەڵام توانرایە خەدەماتەکان پێشکەش زۆر جار لەم ناو لا گلەی لەوە دەکرێتن داهاتەکانی نێوەخۆی پارێزگای هەولێر بۆ بودجەی پارێزگای هەولێر دەبێت بەڵام داهاتەکانی پارێزگای سلێمانی دەبێت بگەڕێنرێتەوە خەزێنەی هەولێر ئایا ئێوە ئەو داهاتانەی کە لە بەڕێوەبەراتیەکان دەستەبەری دەکەن وەکو باجە وەکو مەسەلەی باجەکانی ئۆتۆمبیل و تەنانەت ئاو کارەبا لە پارێزگای هەولێر سەرفی دەکەنەوە یاخۆ دەگەڕێتەوە خەزێنەی گشتی تاوان بودجەی سلێمانی نایەتە هەولێر داهاتی سلێمانی 100% لە سلێمانیە ئەمە حقیقەتەکە ئەوە ئەنجومەنی وەزیران چەند جار طرح کرایە وزارەتی مالیە و بەڵام ئەنجومەنی پارێزگای سلێمانی باز دەوە دەکاتن کە ئەو پارە دەگەڕێتەوە ئەمە حقیقەتەکەیە واضحە یعنی ئەمە ئەنجومەنی وەزیران ئەمە وەزارەتی مالیە داهاتی سلێمانی نایەتە هەولێر داهاتی هەولێر هەمووی دەستە خەزێنەی دارایی هەر هەمووی هیچ نایەتەوە پارێزگا ئەسڵەن
تەنها ئێستا ئەوەی کە سلفەی تەشغیلی کە باسم کرد کە مانگانە ئیستحقاقی دەوایرەکانی هەولێرە لژنەیەکی محاید بێتن بینی هەر سێ شار دایرەکانی هەولێر چەند سلفەیان وەرگرتیا دەوایرەکانی دیکە چەندیان وەرگرتیا و دەتوانن ئیسپات بکرێت کە فعلەن دایرەکانی هەولێر دایرە هەیە 3 مانگ 4 مانگ سلفەی تەشغیلەکەی تاخیرە داهاتەکانش ئێستاکە بەوەی کە بڕیار درایە بەشێک 20% داهاتەکان مەسەلەن ئی شارەوانیەکان دەدرێتە وەزارەتی شارەوانی لە ڕێی وەزارەتی شارەوانی دەدرێتەوە سەرۆکایەتی شارەوانی هەولێر بۆ سلێمانیش وەردەگرێتەوە دۆهۆچیانی ئەمە دیسان دابەش دەکرێتەوە بەڵام لە ڕووی داهاتە ناوخۆیەکانی هەولێر هەر هەمووی بلزما دەستە وەزارەتی مالیە و وەزارەتی مالیە تەسەڕوفی پێ دەکات دیارە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان پرسیاری زۆرمان بۆ دێتن یەک لەوانە باسی گوندی کۆری دەکرێتن خەڵکێکی زۆر چاوەڕێی وەرگرتنەوەی ئەو خانوانە دەکات کە پشکیان هەیە پرۆژەکە دەڕوات بەڵام بە حکمی ئەوەی ئەم خەیرانە دروست بوو کە بڕیار بوو مەشمول بی بە سندوقی ئیسکان چکە ئەمە کابرای شەریکەی کۆری کە دروستی دەکاتن تەنها 7,000 دلاری لە خەڵک وەرگرتی وەکو مقدمە بە بۆەوەی کە ئەم خانوەکان ئێستا 1000 خانوو تەواو بە 1000 دکتۆران تقریبان لە جێبەجێکردندایە بەڵام دروستکردنی هەموو خەدەماتەکان بە ڕێگاوبان و ئاو ئاوەڕۆ و شەبەکەی کارەبا و پێداویستەکانی و خانوەکان معلومە بۆیە سستێکی ئەو لە دوو ئەوەی تەمویلی بانقەکە کە بتوانرێت بەدیلی وەی بۆ ئیشەکانی ڕانەگرێت بەڵام بەو سرعەتەی پێشان ناڕوات کە هەی بووە چکە تەمویل لە بانقیەکە لەگە قەیرانە دارانیەکەی بۆی نەماوە بە قز دەدرێتە خەڵک زۆر زەوی تەجاوز هەیە و هاوڵاتیان دایانەوەی ئەو زەویانە بکڕنەوە تەنانەت بڕیاری پەرلەمانیشی بۆ دەرچووە هەندێک جار ینی ڕێگری دەکرێت لەوەی هاوڵاتی ئەو زەویانە بەناو بکاتن بۆ ئەوە ینی بڕیارێکی پەرلەمان نییە تەجاوزەکان ئێستا لژنەی چاکسازی سەرۆکایەتی هەرێم بەڵام پێم وایە بڕیارێکەیە کە هەر زەویەک چەند ساڵێک 10 ساڵێک بەر لە ئێستا بەس ساڵی 2023 قانون تەنانەت لەسەر گلەی هەبوو لەسەر پارێزگای هەولێر کە لە سلێمانی ئەم بڕیارە جێبەجێ ناکرێتن ڕێگری دەکرێتن بەڵام لە هەولێر ئەم بڕیارە کاری پێ دەکرێت و تەنانەت بەشێک لە ملکە تەجاوزەکانی قانون دەرچووە کاتی خۆی ساڵی 2023 قانونی ڕقم 5 بووە ئەویش هەموو ئەو تەجاوزانەی کە تا ساڵی 2000 کراون بەپێی ئەو یاسای ئەو هەموو تەملیک بوو تەواو ئەو تەجاوزانەی پاش ساڵی 2000 حاڵەتێکی یاساکە بۆ پێش 2000 پێش تەوحیدی ئیدارە بووە کەون دەرچووە کە پەرلەمان لە هەولێر یعنی دوو ئیدارەی هەبووە بەڵام بۆ چارەسەری تەجاوزات بڵێ پرۆژە یاسایەکە بوو چوە پەرلەمان وەزارەتی شارەوانی ئەمە پارێزگارەکان تێدا بەشدار بووین کە بۆ ئەوەی ببتە یاسایەک بۆ ئەوەی کێشەی ئەو تەجاوزانەی کە ئێستا هەیە وەکرایە چارەسەری بکە بەڵام یاسایەکە دەرنەچوو لە پەرلەمان تەنها ڕژنووسێک بوو بەڵام ئێستا لژنەی چاکسازی سەرۆکایەتی هەرێم یەک لەو فایلە گرنگانەی کە لە بەردی دەستدایە تەجاوزاتە زۆر باشە ئێوە پارێزگاری هەولێرن و بڕیاری ئێوەیە لە هەولێردا بۆچی کێشەی کارەبا چارەسەر ناکەن کێشێکی گەورە لە کەرتی کارەبا هەیە چۆن خەڵکێکی زۆر پارە نادا و لە هەمان کاتیشدا خەڵک حکوومەت قەرزاریەتی بۆ ئەم کێشەیە چارەسەر ناکەن پەیوەندی بە وەزارەتی کارەبایە ئەمە تەمان دابینکردنی کارەبا بەرپرسیارەتی وەزارەتی کارەبایە لە هەموو کوردستانی یەک بابەتە کە ساعاتی کارەبای چەند دەتوانی دابین بکاتن چکەوەی لە پەرەپێدان کاتی خۆی دەکرا بەشێک بوو لە تۆڕەکانی برین لۆتێشن ئەوەی زەختی کەم بوو لە ئەمە درسمان دەکە بەڵام شەبکاتی هایتێنشنە یان محەتاتی سەبستێشنەکانی 132 33 لە ئەسوی وەزارەتی کارەبایە بتوانرێت شەبەکەی بەڵام دیاریکردنی سیستەم ینی ئاسانکاری پێشنیاز ینی هاوڵاتی 24 کاتژمێر کارەبای دەوێت بۆ نمونە هاوڵە کێشەی کارەبا پارێزگای هەولێر کێشەی هەموو کوردستانە و ئەمەش معلومە وەزارەتی ئێوە سەرپەرشتی مۆلدە هەلیەکان دەکەن بەڵانە نرخیش دادەنێ تاوان ئەوە لیژنەیەکە لە پارێزگا و کارەبا و ئەنجومەنی مۆلیدات و لە هەر سێش پارێزگاش بە هەمان شێوەیەکە دەکرێتن ئەوانە چۆنیەتی ئەو ساعاتی دەمینێتەوە کە وەزارەتی کارەبا ناتوانانی کارەبای 24 ساعتدا ئەم ساعاتانە مەسەلەن بەس نرخەکان دادەندێ و سەرپەرشتی چۆنیەتی پێدانی کارەبای مۆلیدات بە هەلیەکان ئەو لیژنانە سەرپەرشتی دەکات زۆر باشە پارت و لانە سیاسەکان لە نێو ئەنجومەنی پارێزگای هەولێردا گلەی زۆر لەوە دەکەن لە ماوەی ڕابردوودا چەند پۆستێک ئاڵوگۆڕی پێکرا بە تایبەت پۆستی هەر چوار قایم قامێتەکەی هەولێر بەبێ ئەوەی ڕاو بۆچوونی ئەوان وەربگیرێتن ئێوە بڕیارتان لەسەردا ئەنجومەنی پارێزگای هەولێر بڕیاری لەسەر ئەنجومەن پارێزگا بڕیار لەسەردا چکە تعیناتی نوێ بەپێی یاسایەکە دەستە ئەنجومەنی پارێزگا و بردمانە ئەنجومەن و بەنیسابی قانونی خۆی دەنجی لەسەردا بەڵام ئەوەی کە ینی گلەیەکە لێرەدا ئەوەیە ئەوان دەڵێن ڕاوپرسیان بە ئێمە نەکردوە تەنانەت سەرنجی ئێمەشیان وەردەگرێت ئەمە دەستا ئەنجومەن بە دەنگدانە ینی پرۆسەی
پۆست لە ئەنجومەنی پارێزگا بە دەنگدان دەڕوە ئەوانە لە 28 ئەندامی حاضر بوو 18 بە 7 دەنجیان هینە ئەو دەنجیان پێدرایە بۆ شێوازی ینی خۆی یاسایەکەەوە دەڵێ محافظش پارێزگار پێشنیار دەکا ئەنجومەنیش دەنجی لەسەر دەدات میکانزمەکە کەواتە پرەنسیپی هاوپەیمانێتی و سازان و تەوافق و ئەو شتانە لەم دیاریکردنی ئەو پۆستانە نەخێنە ئەمە یاسایەکە تەطبیق دەکرێت بە پێی ئەو یاسایە پارێزگار پێشنیار دەکات و ئەنجومەنیش 50 زائیدێک دەبێت دەنجی بینیتن بۆ ئەوەی پۆستی قایم قامیان مدیر ناحیە وەربگرێت. زۆر جار گلەی لەوە دەکرێت 4 قایم قامەی کە لە پۆستەکانیان نمانە ئێستا لە سێ قایم قامێت ئێستا خانەنشین کراون بە هەمان پۆست خانەنشین نەکراون نەخلی پارێزگا بوون وەکو قایم قامی دیکەشمانەیە مدیر ناحیەت کەشمانەیە کە پێ دەڵێن معوەم سەرەوەی هەشتا حاڵەتی وها هەیە لەسەر ئاستی هەموو کوردستان. بەڕێز نەوزاد هادی پارێزگاری هەولێر زۆر سوپاست دەکەین. بینەرانی بەڕێز زۆر سوپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان بوون.